مناوم علی عادل حەمیدە بەڕێوەبەری کۆمپانیای کوباکم. پێش باسکردنی کوباک ئەگەڕێمەوە بە سەرەتای تەلەبایەتیم لە با بڵێنەوە کاتە لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی یەکێک بووم لەو خوێندکارانی کە هەوڵێکی زیاترم هەیە بۆ ئەوەی کە بگەم بەوەی ببمە کەسێک کە لە داهاتوە بتوانم سوود بگەێنم و بەشداریم کرد لە کۆتا پرۆگرامی زانکۆی گەشەپێدانی مرۆیی کە یەکێک بوو لەو پرۆگرامە سەرکەوتەکان بە ناوی پرۆگرامی ئێراسمۆس و لەوێەوە توانیم زیاتر زانیاری وەربگرم لە شێوازی دروستکردنی سیستەم و شێوازی کاری تیمی حەقیقی لە ناو پرۆگرام سازەکانە کە چۆن بەڕێوە ئەبرێت هەر کەسێک چۆن تاسکەکانی جێبەجێکات. وەسپاس بۆ خوا لە پاش ئەوە هاتین لەگەڵ چەند برادێکە دەستمان کرد بۆی پرۆژەی بچووک بچووک دروستکەین. ئەلحەمدولیلا گەشتین بۆەوەی کە وەکو کۆمپانیایەکی کوباک ئیشی تیا بکەین و بگەین بۆی کە پرۆگرامێک دروست بکەین سوود ببەخشێ. هاوکاری ئەو بەڕێزانەی کە سەرپەرشتیار بوون وەکو مامۆساکان و تیمی زانکۆکان کە زۆر هاوکار بوون و تەنانەت وەکو ڕەفیقێک بووین بەیەکەوە لە زانکۆیە. کۆمپانیای کوباک ساڵانە خۆشبەختانە هەرچەند ڕێژەیەکی کەمە بەڵام ئەتوانم بڵێم خۆشحاڵم بەوە کۆمەڵە تەلەبەیەک وەرەگرین لەو ئەوانەی کە وەکو خولی هاوینە مەشقی هاوینە دێن بۆ کۆمپانیاکان. ئەو کەسانی کە دێن بۆ مەشقەکان دوای تەواوکردنی مەشقی زانکۆ و تەواوکردنی زانکۆ یەکێکە بن لەوانەی کە بەلای ئێمەوە دڵخۆشکەرترە بن بۆی بێن لەگەڵمانە ئیشکەن و بەردەوام. سپاس بۆ زانکۆی گەشەپێدانی مرۆیی.